ڕێکەوتنی لایەنەکانی گۆڕەپانی سیاسی کوردستان کاریگەری دەبێت لە سەر دۆخی هاوڵاتیان چۆن وا بکرێت لایەنەکان بەرژەوەندی حزبی و تاکە کەسی وەلا بنێن و لە کۆبوونەوەکانیان بەرژەوەندی میلەت بکەن بە ئەولەویەت. ئایا کێ سوودمەندە لەوەی پارتە سیاسیەکان ڕێک نەکەون و هەوڵێک هەیە چ لە ئاستی ناوخۆ یاخود دەرەوە بۆ ئەوەی دانیشتنەکان دەست پێشخەریەکان هیچ ئەنجامێکی نەبێت و وەکو ڕابردوو با لێکترازان کۆتایی بێت؟ ئایا بەبێ ئامادەبوونی کەسی یەکەمی لایەنەکان یاخود کەسی یەکەمی لایەنە سیاسیەکان دانیشتن و سەردان و کۆبوونەوە ئەنجامی دەبێت یان گەڕێکی دیکەی کات کوشتن دەبێت؟ هاوڵاتیانی هەرێم بادەست قەیرانی موچە و قەیرانی متمانە و قەیرانی کارەبا و قەیرانی سوتەمەنی و ئەوەی ناوی قەیران بێ بەدەستیەوە دەناڵێنن و ماندوو بوون گەرم جارە لایەنەکان ئامادە نەبوون خۆیان بکەن بە قوربانی هاوڵاتیان و میلەت. ئایا دەکرێت چیتر بە خۆیان بڵێن نوێنەری خەڵک و نوێنەری هاوڵاتیان؟ ئەزیزانم سڵاوتان لێبێت، من یادگار فایقم. ئەم شەویش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە وێنە گەورەکەتان پێشکەش ئەکەین و هەوڵەین وێنە گەورەکە بۆ ئەوەی بینەر بگوێزینەوە. بۆ ئەم شەو سێ میوانی ئەزیز لێرە حزوریان هەیە. کاگاراسوەلی ئەندامی جوواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان بە خێراتنتانەکەم، کاگلەتیف نێروەیی و تەبێژی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێوەش بەخێر بێن سەرچاومان، هەروەها کاک فارس نەوڕۆڵی و تەبێژی ئەنجومەنی سەرکرداتی پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی ئێوەش بەخێر بێن سەرچاوم. دواتر خۆت کێشت لە تایتڵەکەیە دواتر پێمان بڵێ کێشەیەک نییە. بەخێراتنی تەواوی و میوانە ئازیزانەکەم ئەتان کێشاوە بەم کاتە و بەم شەوە لێرە حاضر بوون سەرچاوماناتن ماندوو نەبن، دڵنیان بە پرسیارەکانتان و قسەکانتان بەرنامەکە جوانتر و دەوڵەمەندترەکەن. بەر لەوەی بچمە لای میوانەکانم سوپاسی هۆتێل هایکرێس شەکەین کە ئەم شەواکاری کردین بۆەوەی ئەم بەرنامەیە بەڕاستەوخۆ لێرە پێشکەش بکەین. کاکاراس گەر لە جەنابتەوە دەست پێ بکەم، قسەیەکەی ڕەیەکەی پێی وایە کە ڕێکەوتنی لایەنەکان نەکاتیاتوە بەڵکو زۆر درەنگە ئەگەر کاتیشی بەسەر نەچوو بێ. ئەبێ ئێستا چی بکرێت بۆی ئەم نێوماڵە لێکترازاوە؟ ئەمە ڕای من نییە، ئەوترێنێ کوردستان خاوەن نێوماڵێکی لێکترازاوە، کەس گوێ لە کەس ناگرێ، وەکو کردەواریەڵێ کەس خەتی یەکتر ناخوێنێتەوە. ئەبێت چی بکرێ بۆی ئەم کێشانە چارەسەر بن؟ وڵات تۆ لە پێشکی بەرنامەکەشا باسیەوەت کرد مەسەلەی متمانەیە. ئەبێت جۆرێک جەوێک دروست کرێت کە ئینسانی ئێمە متمانەی بە یەکتر هەبێ، بە تایبەتی حیزبە سیاسیەکان جۆرێک لە متمانەیان بەیەک هەبێ، قسەکردن و وتارخێنەوە و جۆرێک لە ئینشا خوێندنەوە بۆ ئەوەی پێدوابێ بەمە چارەسەری کێشە بنەڕەتیەکانی ئەم کۆمەلگایە کە ئینجا کێشەکان سیاسی بێ یا ئابووری یا ئیداری یا هەر بابەتێکی تر. ئەمە ڕەنگە لایەنێک دڵخۆشکە ئەم قسە و شانامەوەینانە، بەڵام هەرگیز چارەسەری کێشە ناکات. چارەسەری کێشە بەوە ئەکرێت کە دەستنیشانی کێشەکان بکەی هۆکاری ئەوەی ئەم کێشانە لە کوێوە سەرچاوی گرتووە و بەڕاستیش بە جددی بیتە پێشەوە بە کاتێکی کەم کاتی بۆ دانەی کاتێکی معەنی بۆ دانەی بە هەوڵی جددی بێ وڵێ ئەمە چارەسەری ئەم کێشانەیە بۆ ئێستا بۆ ئەم قۆناغا بۆ قۆناغی داهاتوو ئەمە و ئەوواکەین. بە کورتیەکەی من بەوەی ئەیبینم ڕاستە درەنگە نەئەبواە ئەم ئەزمونە ئەم هەموو قوربانیە ئەم چیرۆکە زۆر تراژیانەی بەسەر ئێمە هاتووە لە ئەنفال لە کیمیاباران لە قوربانی بێشوماری ئەم میلەتە نەئەبواە ئەم وەزعە باتاتە پێشەوە لە بریەوەی ئێمە بین موسسات دروستکەین، بینای تحتی وڵاتەکە دروستکەین، بەوەفا بین بەرامبەر بەم شەهید و قوربانیەکەین، بین بە میزاج شکار بکەین و بە جۆرێک لە تیۆری موامەرە و هەر کاتێک خۆمان میلمان لێ نەبوو خڕ دەرگای حکوومەت و پەرلەمان و داخین و پێمان وا بێواکەین. ئەمە هیچ لایەک قازانجی لێ ناکە، میلەتەکەمان زەرەری لێکە، سومعی حکوومەت و خۆمان و قوربانیەکانمان سومعی لەکەدارە بێ و دەزەبەی بۆ کۆمەڵێ بەهای گەورە بەهایە کە بە درێژایی مێژوویەکی دوور و درێژ ئێمە دروستمان کردووە. ئەم بەهانە هەمووی باشینەکەی. کاکارەس وەکو خۆت لە قسەکانتە ئاماژت پێە دەرکەوتووە هەنگاوەکانی ڕابردوو خراپ کەوتونەتەوە
و یەکەم جار لە سوودی حزبەکان نەبووە چەنە قسەیەکەیە ئەوترێت حزبەکان لە هەموو دۆخێکە هەر قازانجەکەن ئەوەی زرەرەکە میلەتە کەواتە گەر هەڵەبوون ئەبێ ئێستا ینی بەوەی ئەوترێت حزبەکان هەمیشە یەکتر ئەسڕنەوە هەمیشە قسەی یەکتر یانی چۆن بڵێ متمانیان وەکو خۆ داماشت پێیان متمانیان بە یەکتر نییە ئەبێت چی بکرێت بۆی ئەمە چاک بکرێت بەش بە حاڵی خۆم من لە هێزێکم لە بزوتنەوەیەکم ئەو خەڵکانەی کە بەیەکەوە کارەکەن ڕەنگە ڕۆژگارێ بوو بێ ئێمە زۆر دژی یەک بووین لە ڕووی سیاسیەوە یەکێکمان لە حیزبێکی قومیەوە هاتووە یەکێکترمان لە حیزبێکی ئیسلامیەوە هاتووە یەکێک لە حیزبێکی سۆسیال دیموکراتەوە هاتووە لە چەپە مارکسیە ئێمە بەڕاستی تەجاوزیەوەمان کردووە مێژووی ئێمە وەکو بزوتنەوەیەک لە 25 حوتی 2009 دەست پێەکە بەس مێژووی من ڕەنگە وەکو شەخص مێژووی من مێژووی پێش 25 حوتم منەوە خۆم بەرپرسیارم لێ و نەش هاتین بەڕاستی بەو قارەمانێتی و بەو شکۆی پێشمەرگایەتی و خەباتی چەکداری و سیاسیەوە بین ئەوە بفرۆشینەوە بڵێن ئێمە وامان کردووە ئێمە هاتوین حیزبێکی بێچەکین و بە ئاشکرا بەدەنگی بەرز هاوارمان کردووە ئەم وڵاتە قەیرانی زۆر زۆر گەورەی تایە وەرامادەن لەگەڵ لایەنەکان ئەم قەیرانە گەورانە چارەسەر بکەن بەڵێ چۆن ئێمە لە دروستبوونمانەوە لە دروستکردنی کیانێکی پەرلەمانی کە فراکسیۆنێکمانە بۆ بە دەنگ و متمانەی هاوڵاتیەکان هاتوین ڕێک ئەو پرۆسەیە کە دیموکراسیت لە وڵاتەکەمانە پێویستێتی بۆی گەشە بکە بۆی وڵاتەکەمانین بێ ئێمە هاتوین بووین بە ئۆپۆزیسیۆن ئەوەی کە من بمەوێ بیڵێم لە ئێستاشە بزوتنەوەی گۆڕان لە ناو حکوومەت بێ یا لە دەرەوەی حکوومەت بێ ئۆپۆزیسیۆن بێ یان لە دەسەڵاتە بێ پلە و پایە و ئەوە بە لای ئێمەوە زۆر لە کورتی وەڵامی ئەم پرسیارم بیتەوە لە هەر سێکتانە و پرسیارە ئەەکەم وەکو بزوتنەوەی گۆڕان بۆ ئەوەی بگەن بە ئەنجام بۆ ئەوەی بگەن بە کۆمەڵێک خاڵ کە لە سوودی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بێ ئامادەن قوربانیش بن بێگومان خۆ قوربانی تۆ ئامادەی قوربانی بدەیت بەڵام تۆ جەولەیەکی تر لە دانوسان و لە گفتوگۆ دەست پێەکەیتەوە بۆ ئەوەی چارەسەرێک بۆ ئەم کێشانە بدۆزیتەوانێ بۆ ئەوەی ئەو متمانەیە و بۆ ئەوەی ئەو چارەسەرە بەڕاستی کۆنکرێتی بە فعلی ببێت تۆ ئێستا قوتی خەڵک ژیانی خەڵک ئەو مامۆستایی کە ناتوانێت بە تەواوەتی ژیانێکی ئاسایی بژی ئەو موچە خۆرەوە خۆ ئەوێ ئەم حکوومەتە ئەم دەسەڵاتدارانە بێن یەکەم هەنگاویان ئەوە بێت هەنگاوی جددی بنێن بۆی چارەسەری ئەم کێشەیە بکات ئەوە بەلای ئێمەوە ئێستا بێگومان من دێمە وڵات کاک لەتیف ینی هەمان پرسیار ئەبێت چی بکرێت بۆ ئەوەی دانیشتن و گفتوگۆ چکە من ینی سەردێکی بچووک و سادە بکەم بۆ بینەریش ئەوترێت ینی هەموو لایەنەکان دوور بوون لە یەکەوە لە پەیامێکی بارزانی هەبوو لە باشیک بە شێوەیەک لە شێوەکان نیگەرانی هەندێک لایانی لێکەوتەوە و هەندێک تەفسیری جیاوازی بۆ کرات دوای ئەوە بە ماوەیەکی کەم پەیامێکی دیکەی بارزانی دێت ئەم پەیامە کۆمەڵ و یەکگرتو و بزوتنەوە پێشوازی لەکەن بە ئیجابی ئەزانن باشە یەکێتی نیشتیمانی کوردستان لە زاری جەنابی مەلا بەختیارە وتی ئێمە لە کۆبوونەوەکانی خۆمانە بە وردی تاوتویەکەین وەڵامیێدەینەوە بزوتنەوەی گۆڕان بە ناڕاستەوخۆ وەڵامێکە بۆ پەیامەکەش بە ناڕاستەوخۆ ئەڵێ ئێمە بە پرۆژە دێنە ناو چارەسەرکردنی کێشەکانەوە ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان تێڕوانین و دنیابینیتان چییە بۆ دانیشتەکانی داهات و بۆ ئەوەی لایەنەکان لەسەر بەرژەوەندیەکی نیشتیمانی هاوبەش ڕێک بکەون و کۆب بن زۆر سپاس وڵام من ئەگەر ئیجازە هەبێ چکە قوناغەکە و پرسیارەی لە ئاراست کرد یعنی بوچی دانوستان ئەکرێ بڵێن بوچی دانوستان ئێستا ئەم دانوستانە لە کاتێکدا لە ینی خۆمان ئامادەکەین بۆ قۆناغێکی نوێ قۆناغی دوایی داعش واتە کوتای هاتنی جەنگێک لە ناوچەکەدا ئەگەر دەرفەت هەبێت 4 یان 5 نمونەی جەنگەکان کە دۆخی کورچی لێ هاتووە واتە کاڵێن کوتای هاتنی داعش قسە لەسەرەوە دەکرێت نەخشەی سیاسی گۆڕانکاری بەسەرادێ نەخشەی جوگرافی گۆڕانکاری بەسەرادێ نەخشەی ئیداری گۆڕانکاری بەسەرادێ و هەندێک جار ئەم گۆڕانکاریت تەنانە لەسەر لە کەلتوریشە گۆڕانکاری بنارەتی کراوە ئەمە بۆ ینی کە قسە لەسەرەوە دەکەین ئەڵێن ئەبێ خۆمان ئامادە بکەین و لاپەڕەیەکی نوێ هەڵبدەینەوە و ڕێ بکەوین لەبەر ئەوەی قۆناغەکە ئەوەندە هەستیارە بۆچی هەستیارە من 4 یان 5 نمونە دەهێنمەوە لە جەنگی جیهانی
یەکەمە کورد بە جوورێک لە جوورەکان بەشدار بوو لەو جەنگەدا لە هەندێک شوێنە لە شەڕە هەر لە سەردەمی سەلاحەدینی ئەیوبیە کورد لە جەنگە لە چەکە ئازا بووە تا ئەگاتە ئێستا لەو جەنگەشدا لە زۆر شوێنە کورد توانی لەگەڵ هەندێک لایەنە سەرکەوتن بەدەستبێنێ ئازاتی بێ و هەندێک شوێنی شەتووسی چەوشسانەوە ئەبوو بەڵام لەو قۆناغەدا پاپە بیوسی 11 نامەی ناردووە بوو چەند کەساتێکی کورد کە دیفاعیان لە ئەرمانەکان کردووە وشەی کوردستانی بەکارهێنا وڵاتی کوردستان لە وڵاتی کوردستان بەڵام لە دوای کۆتای هاتنی ئەو جەنگە و ئەو گۆڕانکارێک کە لە ناوچەکە بوون و کۆتای هاتنی ئیمپراتورەتی عوسمانی نەک وشەی کوردستان وشەی کورد زمانی کورد قەدەغە بوو لە ناوچەکەدا کەوابێ زیانەکانی زیاتر بوو زیانەکانی زۆر بوو ینی شەرط نییە تو لە جەنگی کە سەرکەوتن بەدەست بێنی یان ئازابی کەواتە دوای شەڕەکە هەموو شتێکەوەی جەنگی دومی جیهان دیسانەوە لە دەرهاویشتەکانی ئەو جەنگە کوماری مهابات لەدایک بوو بەڵام دوای چی بەسەر کوماری ئەوە لای بینەری بۆ لەبەر ئەوەی ئەو ڕێکەوتنامە نیودەوڵەتیەکانەکران ئەو معادلە سیاسە لەسەر ئاستی نیودەوڵەتی و ئاستی ئیقلیمی و شێوازی ناوخۆی کوردیش ڕێخستی ناوەخۆی کوردیش ئەمانە هوکار بوون دێینەوە باسی شەڕی عێراق و ئێران کاتێ شەڕی عێراق و ئێران دەستی پێکرد کورد لە سنووری خانەقینەوە تاگاتە زاخ و سەدان دێهات کەوتنە دەست یعنی ڕزگار کران نیمچە حکومڕانیەک هەبوو لەو ناوچانە ئیدارات ئەو سەردەمە بەپێ ئەو بارودۆخە هێزێک بوو یعنی خەڵک ئومێدێکی گەورەی پێ هەبوو کاتێکە جەنگی عێراق و ئێران کوتای پێهات لە جیاتی خابن بە خاوەنکیانێک ئەنفال بە سەرگەلی کوردە هات بۆ لەبەر ئەوەی لەو جەنگەدا عێراق یان بەغا ئەتوانین بڵێن خۆی بە سەرکەوتوو ینی هەرواش بوو لەو شەڕەدا تا ڕادەیەک سەرکەوتوو بوو لەن نۆتویەک کاتێ شەڕی عێراق و کوێت و هاوپەیمانی نیودەوڵەتی سەدامی دەرپەڕاند لە کوێت دوو دێش نەبوو کە ئازاد کراو بێ ئاوادان بێ بەدەست کوردەوە مەفرەزی پارتیزانی هەبوون ئەی من ئاگام لێبوو هەندێک هێزی یەکێتی لە قاسمەڕەش و ناوزەنگ و ئەو ناوچانە بوو بە مەفرەزی پارتیزانی لە هەندێک شوێنی تری کوردستان هەبوون لەوان هێزەکانی تریش لە هەندێک شوێنی هەبوو مەبەستمەوەیە شوێنێکی ئەوەدانە بۆچی بۆ چەند خزمەتی واقعیە ئەم واقعاکە دوو نمونەی تریش بە کورتی کاگەر بە کورتی بۆچی بەڵام دوای ئەو جەنگە کە کورتیچی نەبوو هەرێمی کوردستان لەدایک بوو حکوومەتی هەرێمی کوردستان لەدایک بوو پەرلەمانی کوردستان لەدایک بوو بۆ ئەمە بوو لەبەر ئەوەی بەغدا لاواز بوو لەو شەڕەدا دوای ئەوە 2023 کە سەدام ڕوخا بەغدا ڕوخا بازنەی دەسەڵاتی کوردی بازنەی ئیداری کوردی توانەکانی هەمەلایانی هەرێمی کوردستان فراوانتر بوون نووری هەرێمی کوردستانی بەزان بەڵێ دەسەڵاتی کوردی گەشتە بەغا بۆ لەبەر ئەوەی بەغا سقۆتی کرد و لە هەمان کاتیشە ئەوەی ڕاپەڕین و لەدایکبوونی هەرێم و ئەمەی دوای سقۆتی سەدام کورد تا ڕادەیەکی زۆر یەک خیتابی هەبوو یەکگرتوو بوو لە زمانی ڕاپەڕین بەرەیەکی کوردستانی هەبوو بەرنامەی هاوبەش هەبوو و پەیامێکی لێبوردن و پەیامێک بوو هەموو گەلی کورد هەبوو کورد بوو بە یەک تیم ئەمەی ڕوخانی سەدامیش بە هەمان شێوە کورتوانی بەوە چی بکە جگەوەی مەسەلەی دەستۆر سیستمی فیدرالی کۆتایهێنان بە تعریب لە ناوچەدا بڕێنراوەکانی هەرێمی کوردستان دیسانەوە ئەمە تا ڕادەیەک ئەو کاتە کورد ناماڵی خۆی ڕێخست بەڵام ئێستا لەم شەڕەدا بووی ئەڵێن هەستیارە داعش دەڕوات بەڵام بەغدا لەم شەڕە نەلاواز بوو نەڕوخا بەهێز بوو لەبەر ئەوەی دایان زیاتر لە 6 وڵاتی جیهانی هاوپەیمانن نمونونەکانی تۆ لەبەر ئەوەی تا ڕادەیەک نمونونەکانی تۆ لەو ساتەی بەغدا لاواز بووە بە قازانجی کورد کەوتوتەوە باشە لەم ساتەیە کە ئێمەی تیاین بەغدا وەکو خۆت ئەڵەیت بەهێزە کەواتە چی بکرێ بۆی قازانجی کەواتە دۆخەکە پێمان دەڵێ مێژوو پێمان دەڵێ وریابن ناماڵی خۆتان ڕێک بخەن دەست بە دانوستان بکەن چۆن ڕێکدانیش تو ئەڵێت باش ئەمە نمونەیەت بۆ گێڕامەوە چۆن ئەم ناوماڵە ڕێک بخەینەوە ئەمەی تا ئێستا کوردستان دنیابینی و تێڕوانینتان چییە بۆ چارەسەرکردنی ئەوەی تا ئێستا ڕێخسی ناماڵی کورد نەبوو هەر کەسێک تەنها دیوێکی ڕووداوەکانە بینی تەنها جوانیەکانی خۆیە بینی و ناشرینەکانی بەرامبەرەکەیە بینی ئێستا کاتی ئەوە هاتووە ناودارێک ئەڵێ ئەگەر سەرکردا زەوی خاک بدوڕێنێ لە دەست بدا بەڵام گەل نەدوڕێنێ ئەتوانێت ڕاپەڕێ
و خاکەکەش بگەڕێنێتەوە بەڵام ئەگەر گەل بدوڕێنێ خاکیش بەدەستەوە بێ ئەوە محالە سەرکەوتن هێشتا ئەو گەلە جەنابەت باسیەکەی ئەو گەلە دێتە سەر جادە خۆپیشاندانەکات بەهێمنی بە ئارامی داوات لێ ئەکات لە یەکێتی لە پارتی لە گۆڕان لە ئەحزابی ئیسلامی لە تەواوی پێکاتەکانی کوردستان داوا ئەکات چارەسەری دۆخەکە بکەن کەواتە گەل هێشتا هیوای بە هێشتا هیوای بەڵام بەکان ماوە بەڵێ من دێم ئەوە توڵی چێگەر کە هاوڵاتێک بپرسێم هاوڵاتی لەم بپرسی ئاڵێم هەموو لایەنە سیاسەکەم حکۆی هێزە سیاسەکان تەنها جوانیەکانی خۆیان نەبینن و ناشرینەکانی بەرامبەر ئەبێ پێویست بەوە هەیە بەرنمەیەکی هەمەلایانی و بە ڕازامەندی هەمەلایەنەکانی کوردستان لەو پێناوەیە ئامادەیە قوربانی بات یەکێتی پێشتریش قوربانی دەوە ئەگەر ببینی باسی ئەم قۆناغاکەم ئەم قۆناغا ئەو ڕەخنانەی کە لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگیرێن مەسەن زۆر جار وەکو کەسێک ببێتە ناو بژیوان هەردوولان سەر و گێلاکی ئەو بشکێنن زۆر جار لە نێوان بزوتنەوەی گۆڕان یەکێتی و پارتی دیموکراتی کوردستان وا لە یەکێتی دەکرێت ئەم ئەڵێ بێدەنگە ئەم لەم دانیشتنەوە بەشێک تاوان هەمووی نا بەشێک لە کادران و سەرکردەکانی پارتی ئەڵێن ئەوە یەکێتیە وا دەکە کە گۆڕان بەم شێوەیە بەشێک لە گۆڕانیش بە هەمان شێوە ئاڵێن ئەگەر یەکێتی لەگەڵ پارتی نابێ پارتی ناتوانێەوە بکە بێگومان ئەمە ئاخربە ببورە ئەو بە کورتی بێ سپاس ئەو بێدەنگی یەکێتی ئەو بێدەنگی یەکێتی بووچی بوو ئەگەر یەکێتی بێدەنگ نەبووە وەڵامی پەیامەکەی بارزانیتان داوەتەوە وەڵامی ئەم مبادلەتان وەڵامی ئەوەش دەدەمە ئەگەر یەکێتی بێدەنگ نەبووە یان ئەبووە شوێنی بزوتنەوەی گۆڕانی پڕ بکردایەوە هێزێکی سەنگینی بووە کاریگەر خاوەن 24 کورسی ینی نەکار فەرامۆش بکرێت دوور بخراتەوە لە پرۆسی هەمەلایانی لە هەرێمی کوردستان ئەبووە یان بەو شێوە بووە یان بە پێچەوانەوە ئەبوایە ئەگەر پاشەکشەی بکردا لە حکوومەتی هەرێمە ئێمە هێزمان هەیە هێزی ئاسایش هێزی ناوخۆ و پێشمەرگە ئەبووە هێزانە جیا بکەیتەوە ئەبووە هەرێم بەرەو دوو ئیدارەی بڕوە ئەبوایە کێشەکانی پێشتری نێوان یەکێتی و پارتی جارێکی دیکە زەق بووە ئەمە ئەتوانم بڵێم تا ڕادەیەک ئەو بێدەنگەیەکێتی ئەم دەرەنجامە لێ کەوتەوە کە ئێمە هەڵوێستی هەردوو لایانی پارتی و بزوتنەوەی گۆڕان ئەمەی تازە بە ئەرێنی ئەبینین یعنی هەم ئەمەی کە پارتی ئامادەیە ئەوەی کە گۆڕانکاری لە هەر سەرکاتیەکە بکرێ و لە هەمان کاتیشە سەردانی هەموو لایەنەکانیش بکەوە پێکێنانی ئەوشاندەش لەسەر ئاستی بالا و هەم ئەوەی بزوتنەوەی گۆڕانیش هەڵوێستێکی ئەرێنیە کە ئەڵێن نابێش لایەنێک مەرجی هەبێ و ئێمە ئامادەین بوو دانوستان ئەمە دەتوانێت ئێمە بێ قسە لەسەر خاڵە ئەرێنیەکان بکەین و ئەو خاڵانە قسە لەسەر بکەین بۆی لە خزمەتی پرۆسی ئێستای چوونەتی ئێمە شەرم شەو مەبەستمانە بەهێمنی قسە لەسەر کێشەکان بکەین و بزانین دنیابینی سێ پارتی سەرەکی هەرێمی کوردستان چییە کاک فارس ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان باس لەوا کرێ کە لە ڕابردووە بە شێوەیەک لە شێوەکان ئامادە نەبوون بێنە پێشەوە و هەر لەسەر قسەی خۆتان بوون بەڵام دوای پەیامەکەی بارزانی ئەوترێت پارتی دیموکراتی کوردستانیش بە شێوەیەک لە شێوەکان نەرمین واندووە و ئەوێت چۆن بڵێ بۆ نمونەیەکێک لەو شتانی کە ئێوە وەکو پارتی نەتانەویست بەی شێوەیە قسەی لەسەر بکرێ پۆستی سەرۆکی هەرێم و سەرۆکایەتی هەرێم بۆ ئێستا ئەوە تا بارزانی خۆی ئەڵێت یعنی لە سەری هەڕەمەکەەوە ئەڵێت من ئامادەم دەستبەرداری ئەم کورسیە بم باشە ئێوە چۆن ئەڕوان ئەم هەنگاوە و دنیابینیتان چیە بۆ چارەسەرکردنی کێشەکان چکە ئەوترێت تا ئێوە میلتان نەبێت و نێنە پێشەوە کێشەکان چارەسەر ناکرێت چکە شتەکان لای ئێوەن زیاتر سپاس پێشەکی سڵاو لە هێزی پێشمەرگەی کوردستان و درود بۆ شەهیدانی هێزی پێشمەرگە بۆ ویشتێک ڕاستکەمە من و تەبێژی پارتی نیم بەڵێەوە من ببرن لە ڕاستیا کاک یادگار ئەو پرسیارەیە خودت ئەو قسەیە دوورە لە ڕاستیوە کە پارتی ئامادە نەبوو قسە بکات لەسەر پۆستی سەرۆکی هەرێم یاخود پێداگری تەواوی کردو بەشکو پارتی میشە بەردەوام بۆ ببرە ئاخرش وەڵامی ئەوترێت دەدەم پارتی هەر لە سەرەوە نویست و کۆبوونەکان بچڕە چونکە پێی وایە هەر بە گفتووەگەی نەچێت لە ڕاستیا دوای پەیامەکەی جەنابی سەرۆک ئەوەی باشی کە تەفسیری هەڵەی بۆ کرا بەڕاستی بێوجدانانێک تەفسیر بۆ کرا من قسەم لەسەر پەیامی دووهەمە و من هیوادارم ئێمە نەگەڕێنەوە بۆ بەڵێ دانیشتنی ئەم شەویش بۆ هیوادارم نەگەڕێنەوە قۆناغی داهاتوو بکەین کە قۆناغێکە وترێت ڕێککەوتنی تیاابی هیوادارم حیزبەکان کەسمان نەگەڕێنەوە بۆ دوێنێ بۆ ئەوەی نەکەوێن ژێر پرسیاری شارەکەی شکری فەزلێەوە
پەیامەکە کاک مەسعود لە کاتێکی هەستیارایە کاتێکە کە ئێمە بەرەو ڕوخانی دەوڵەتی داعش ڕوین بەڵام دەوڵەتی داعش وەکو هزر و فکرنا وەکو هێزێکی جوغرافیە بەدەست لە کاتێکە پەیامەکەی کاک مەسعود کە سەرۆکی ئەمریکا گۆڕاوە سەرۆکی تر هاتۆتە سەر حکم کە هەموو دنیا چاوەڕوانی کردارەکانی دیاخۆت پرسیاری لەسەری هەیە لە کاتێکایە کۆتایی مووسڵێ و دوای کۆتایی مووسڵ کۆمەڵێ پرسیاری نوێ سەر هەڵەدەن لە ڕاستیان لە کاتی پرسیاری نوێشە ئەبێ وەڵامی نوێی بدۆزینەوە بۆی واز لە وەڵامە کۆنەکان بێنین چونکە پرسیاری تازە سەر هەڵدەن ئێستا ئێمە لە کوێژین لە سەردەمی قەیرانە زۆر ترسناکەکانە و لە سەردەمی دەستکەوتە گەورەکانیش پەیامی کاک مەسعود ڕوونە و ئاشکرای من هیوادارم خوێندنەوەی پەیامەکە وەک پارتی نەمن وەک پارتی قسەی لێ بکەم لە حیزبەکانش خوێنەوەی بکەن وەکو دەرچەیەک بۆ ئەو قۆناغی کە هەرێمی کوردستانی پێاتی بەڕ ئێمە ئەم لایەنانە لە ماوەی ڕابردووە لە ڕێی میدیاوە پێشتر لە ڕێی شەڕەوە هەرچی کرابێکتی کردومان بەڕاستی ماوە تۆ سەرەوەی بڵین ئێمە ئایا پێکەوە باشین بۆ بەرژەوەندی میلەت یاخود لەم ململانێ نادروستە و گەمەی سفرابی ئێستا تەنیا چارە ئەوەیە خۆ سیاست چییە؟ سیاست بۆ ڕێخستنی بۆ چونە جیاوازەکان هەڵسەنگیانە پەیامەکەی کاک مەسعود درا و پارتی دیموکراتی کوردستانیش پێم وایە سبەی یەکەم هەنگاوی دەست پێکا بۆ سەردانی حیزبەکە بۆ ئەوەی سەردانتان بۆ لای یەکگرتووی ئیسلامیە بێ من نازان بۆ لای چی لایەنەکە بێ بەڵام بۆ هەر لایەنە بێ گرنگەوە لایەنەکە دەست پێ بکە ئەنگاوی خێر ببووە پێشەوەی بچیتە سەر هەندێک گوردەکاری دیکە وەڵامی پارتە سیاسیەکان بۆ پەیامەکە چۆن نەبینن ئێوە وەکو پارتی وەڵامەکان هەمووی ڕوونە یەکێتی نیشتمانی کوردستان پرۆژەیە بێت بەڵام کاکۆسەد وەکو باڵی ناوەند باڵێن یەکێتی نیشتمانی وەڵامیەوەتە پشگیری کردووە کۆمەڵ وێگرتو پشگیریان لێ کردووە بزوتۆی گۆڕانیش ناڕازینە بۆ لە قسەی خۆمانەی پرۆژەی خۆمانمانەیە بەڵام گرنگەوەیە ئەم هێزانە کە ئەچنە ناو دانیشتەکانەوە پێویستە خۆیان هێور بکەنەوە بۆی دۆخەکە هێور بکەن ینی چۆن ینی بەو سروشت و نەفەسی سەردەمی کێشەکان نەچنە دانیشتەکانەوە ینی ئەو سەردەمەی لایەنەکان کێشانە بۆ بەیەک بەو سایکۆلۆژیان نەفەسەوە نەچون دانیشتەکانەوە پێویستە هەموو ئەو جیاوازیانیان سڕکەن بۆ ئەوەی کورد لەم قۆناغە تێپەڕێ ئێستا ئێمە لە قۆناغەکەین ئەمریکا دەیان ناوەندی هەیە لێ تۆژنەوەکە بۆ دوای مووسڵ بزانێت چیەکەن شیعە پرۆژەیەکیانەیە بۆ دوای مووسڵ بزان چیەکەن سونە و شیعە لە ململانەیەکی زۆر قورسان ئێمە لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە ئەگەر فریای خۆمان نەکەوین ئێمە بڕخۆیەکی نابین لە مەشینەکە گرنگەوەیە بەڕای من لایەنەکان بە لاپەڕەیەکی نوێوە بە نەفەسێکی تازەوە دوور لە چاوی میدیا و ئەگەر بیشکرێ کەسی یەکەمی لایەنەکان لە گەڕی دانیشتی دووهەمە بەشداری لەو دانیشتانە بکەن قەزەی کوردی لە هەموو کەسا بردوو من لە بەرنمەیەکە یەکێک لە میوانەکانم تەرحی ئەوەی کردوتی پێویستە جگە لە لایەنەکان جیهەتێکی دەرەکی جا چ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی نێودەوڵەتی بێت یاخود لە ڕێگەی چاوی کامێراکانەوە هاوڵاتیان بن حەکەم بن دادوەر بن لەمە تۆشەڵی دوور لە چاوی میدیا خەڵکی یاریێمی کوردستان ئەوترێت ئەزمموی تاڵی هەیە لەگەڵ ژووری تاریکە ئەزانی ئەمە زیاتر بەبستمەوەیە میدیا تەفسیر زۆربەی میدیا چاوەشانە بە مۆزاکانەکە دانیشتەکانی لایەنەکانەکرێت لە دەرەوە تەفسیرەتری بۆکە من ئەمە مەبەستم نییە لە ژوورە تاریکانە مەبەست من هەندێک سیاسی تەسلیمی فەیسبوک و جادە بوون شەقام ئەبێ ئازادی و نانی بۆ پایاکەی بڕیاری سیاسی ئەبێ و قیادانە بۆی ئەم جارات سەرکردەی پارتە سیاسیەکان نەکەونە ژێر کاریگەری فەیسبوک و میدیاوە بەڵێ دوو ئەوەی کە جەناب دەڵێ هێزێکی دەرەکی خۆ ئەگەر هێزێکی وەکو ئەمریکا بەریتانیا هاوپەیمانی هاوپەیمانی ببوورە کاگیاد هاوپەیمانی تیرۆر ئامادە بن لە دانیشتەکان هەرچەند لە کۆبوونی پێشتران بریشەکان حاضر بوون لە دانیشتەکانە کە نەکرێکە ئەو ڕووداوانی ڕوویدا بەهەرحاڵ ئێستا ینی دەواازەیەکی نوێ هەیە پەیامەکەی کاک مەسعود ئەکرێ وەکو نەخشە ڕێگەیەک سوودی لێوەرەکرێت لایەنەکان وەکوتم بە نەفەسێکی نوێوە بچنە ناو گفتوگۆکانەوە چونکە لە ڕاستیە هەستەکەی ببوورە کاتەکەی دەرفەتی ئەوە مابێت بە نەفەسی نوێەوە لایەنەکان مامەڵە نەکەن ئەزانیژم پێدا خۆت ئاگاداری هاوڵاتیان تەواوی هاوڵاتیان ماندون و هیلاک بوون بەدەستگار ئەزانی بازە لایەنەکە سیاست فەنی ممکنە بەرژەوەندی کورد و داهاتووی کورد وەکالەتی ئاماژەپیا لە بەرژەوەندی گۆڕان و پارتی و کێتی هەموو کەسایەتەکان گەورەتر
ئێمە لە هەموو ئەزمونەکانە شکستمان خواردووە هەر جارێ دەروی ماڵی کورد ئامادە بوو بۆ ئێمە ناماڵی کورد ئامادە نەبووە بە پێچوانەوە ئێستا تا ڕادێکی باش لە ئەنجامی قارەماندی هێزی پێشمەرگە و دواتر لە شەڕی داعشا لە ئاسی نێودەوڵەتیە کرانەوەیەک و پشگیری بۆ کوردەیە بەڵام لە بەرامبەر ئەمە ناماڵی کورد تاو نییە تەبانیە هاوڕای کە بەبێ یەکخستنی ئەو نێوماڵە لە دەرەوەش ئەو حسابە بۆ کورد ناکرێت کە چاوەڕێیەکە بە تاشی دەگە ناماڵی کورد ئامادە نەبێ دەروی ماڵی کوردیش چی کرد چی مەسلێ لەگەڵ تو بکە بۆیە بەڕای من لایەنەکان پێویستە بۆ کوتم بە نەفەسێکی تازە و لە دانیشتنی دووەمە ئەمە ضرورە کەسی یەکەمی لایەنەکان لە کۆبوونەکانە ئامادە بن هیچ کەسێک لە پێشەکەکە ئاماژەم پێدا هیچ کەسێک لە بەرژەوەندی ناکرێت بگەن ئەسڵان من ڕێی وا بوو سەرۆکی لە تەشکیلەکانی حکومەتە کە سەرۆکی هەرێم کاک مەسعود بوو کە سەرۆکی حکومەت کاک نێچیرەڤان بوو ئەوە سەرۆکی پەرلەمانیش بەڕێز کاک نوشما مستەفا بووە یا شخصێکی دومی ناو بزودنەوەی گۆڕان بووە کاکە پێویستە کەسی یەکەمی لایەنەکان ئەوانەی لە بزودنەوەی کوردایەتیە هاوڕێی یەک بوون لێدان و بەرکەوتنیان بە یەکۆ بۆ کەوتنەوەستانیان بووە لەم مەسەلەیە بە ئاگا بن وریا بن چونکە ئەم دۆخە وەکو یاری ماری و پێشەوایە وەکو عملیاتی مێشکوایە ئەم خۆناغە تێپەڕی لە دوای شەڕی داعش تیرۆریستە ئێمە دوایە ڕوبەڕووی هێزی کاکارا سووتی ئێمە وەکو گۆڕان قوربانیماندا و ئامادەین قوربانیش بین لە داهاتووە کاک لەتیڤوتی لە ڕابردووە کردومانە و لە داهاتووشە ئامادەین قوربانی وەکو پارتی دیموکراتی کوردستان ئێوە ئامادەن قوربانی بە کۆمەڵێک بەرژەوەندی یعنی پارتی دیموکراتی کوردستان بن لە پێناو گەشتن بەڕێکەوتنێک و لە کۆتاییدا بە سوودی وڵاتیان هەرێمی کوردستان بکەوێتەوە پارتی هەموو لە ڕێککەوتنە سیاسەکانی ناو هەرێمە چ لە حکوومەتی 92 تا دواتە هەڵبژاردننی عراق قوربانی داوە بە پۆست و ئەمانەگەر ڕاستی و ناشمە باسی نمونە بکەم وەکتم نامێ و گەڕێن بۆ دوێن بەڵام بە تاکید پەیامەکەی جەنابی سەرۆکی هەرێم ئاشکرایەوە دەست پێشخەرێکی پارتی یەکسەر بۆ کۆبوونەوە ئامادەی قوربانی وە گوتم هەموو قوربانیدانێک بۆ ئەوەیە کورد لەم خۆناغە دەرباز بێ بۆ خۆناغی باشتر زۆر سپاس دەکەم کاک فارس مایکەکە لای کێیە ناوی خۆی بڵێت و پرسیارەکەی چییە فەرموو ئێستا ڕێیان ماگەدار مەکەنەوە ئەگەر لە کامێراوە بە ڕێکوپێکی دەرکەوی هەر بەدانیشتنەوە فەرموو قسەکانە بکە کاکو نەرفەرموو من پرسیارەکەم تەبعەن ڕوونکردنەوە دەدەم ئیتر ئەمانە خوان و شیارنەوەکە زۆر بە کورتی بێ سپاس دەکەم چونکە بەس کاتی پرسیارمان سپاس دەکەم ینی ڕوونکردنەوەکەی من ئەوەیە ئەمانە خوان و شیارن هەرێکی یان بەشی خۆی پرسیارە بچڕێ بۆ ڕوونکردنەوەی من قسەی من لەسەرەوەیە زۆر جار دەوترێت شخصیەکەمی ناو حیزبەکان پێشووتر شخصیەکەمی ناو حیزبەکان بوون بە سەبەبی ئەمەی کە لە وڵاتەدا ڕوودەدا شخصیەکەمی ناو حیزبەکان بوون بەشدار بوون لە هەموو ئەو کارە ساتانەی کە لە 74 و تا دوایی 6 و چوزانم ئەمانەی کە ئێستا دەوت هەمووی سەرکردی حیزبەکان بۆ ئەمانیان بەسەر کورتێنە ئەمەی کە ئێستا دەگوزارە لە وڵاتەدا پێشووتر لە دوای پێش پێکێنانی حکومەت هەر سەرکردی یەکەمی حیزبەکان دانیشتن واتە من دەمەوێت بڵێم و لە کێیە ئێستا خۆم پرسیارەکە وەرەگرێت دەمەوێت بڵێ ئەمە سەرکردی یەکەمی حیزبەکان نەبوو پارتی تووشی ئەم ئایبەیە کرد ئەمە دکتۆر یوسف بوو تۆ دکتۆر یوسف بەپێی قانون و بەپێی یاسایەک دێت کۆبوونەوەی پەرلەمان دەکاوە تا ئەزانیشی بۆی نەچینەوە سەرەوە بەڕێزم تەوەری بەرنامەکەی من زۆر دیارە و وەکو لە قسەکانیشی ئاماژەیان پێدا ئەڵێن ئێمە ناچینەوە سەرڕابردوو هەوڵە دەین بۆ داهاتوو ئیش بکەین تکایە ناوی هیچ کەسێک مێنە و تەشیر بە هیچ شخصیەتێکی کوردستانیش تەنیا وەکو ڕوونکردنەوەی یامیان هیچی تەشارەکە باشە باش پرسیارەکەم ئەوەیە ینی بەڕای من پێم وانە ئەزە هیچ چارە سەر بێت چکە 1 ساڵمان ماوە 1 ساڵ حکومەت ماوە ئەمەش خۆم مەشغوڵکردنی کۆمەلگای کوردیە چونکە ئەم فەوزایی کە ناوندرا ئەم قەرەباڵغی کە هەیە لە سنووری سلێمانیە بەڕای من پارتی ترسیەوەی هەیە بگاتە هەولێر و دهۆک چونکە عقلەتی پارتی وایە پێی وایە هەولێر و دهۆکی خۆیەتی بەڕای من ئەمەیەکی وەڵامت باتەوە پرسیارەکەم یەک تۆزیما وەڵامەکەم ئێستا بەڕای من ئەمەی کە پارتی داوای ئەکات خۆم مەشغوڵکردنی حیزبەکانە 1 ساڵی کاتماوە دوجار بیرمان نەچێت سەرۆکی پارتی کە دەڵێت وەرە من لە کورسەکەمدا ئەبەزم لە ئەچم ئەو ئەڵێت تا دەنگدانی داهات دواتە پێی وایە هەر ئەبێت سەرۆک بێت دەنگدانی داهاتوتر دەنگدان ئەکەوە لە پەیامەکەیە ناتوە ئەڵێ تاکو دەنگدانی داهات گەربێتە لای و کاکەی لە ڕیزی پێشەوە سپاس وڵا پرسیارەکەم بۆ کاگارە زۆلیە لە دەستپێکی بەش یەکەمی گەڕی بەرنامەکە باسیەوەی کردوتی کە هیوا خوازێت کە قسەکان ئینشایی نەبێت بەڵام دواتر کە بۆ خۆی درێژی بە قسەکان ناهستم کرد ئینشایی بوو وەلایانی خراپی ئەوە بوو کە نەکەر ئینشایی بوو ئینشایەکی خراپیش بوو لەبەرەوەی کە هەستم کرد هێشتا وەکو نەنەرێکی بزوتنەوەی گۆڕان
وەرەقێکی وهای پیشان نایە کە بۆ نمونە ئەگەر لایەنەکانی تر پرسیارەکەم ئەوەیە بۆ نمونە ئەگەر پارتی دیموکراتی کوردستان بۆ نمونە ئێستا هەنگاوێک کاتوتە پێشەوە و لە ڕێگەی سەرۆکەکەیوانێ مبادرەیەکی کردووە ئایا بزوتنەوەی گۆڕان قسەکان هەر قسەکانی پێشووە بێت یاخود ئەوش مبادرەیەکە کات و هەنگاوێک دێتە پێشەوە بۆی کە بتوانێت ئەو چەق بەستویە کە لە هەرێمی کوردستان هەیە ئەو دۆخە خراپەی کە لە ئەنجامە هاوڵاتیان باجەکەیەن ئایا بزوتنەوەی گۆڕانیش ئامادەیە هەنگاوێک بێتە پێشەوە ئایا بزوتنەوەی گۆڕانیش ئامادەیە تەنازولات لەو ڕێچکە سیاسی خۆی بکات لە پێناوی کە زۆر خەڵک سوودمەند بێ سپاس دەکەم بچێتە ئەخیر لای ئەو کاکەی ئەخیر بۆەوەی بە یەکسانی قسە بکەن ئەم کاتدان باش ئەمێ خەبەرێکی ناخۆشەوە دەست پێکەم بۆ لایەنە سیاسیەکان ئەگەر داواکاریەکانی مامۆستایان و فەرمانبەران نەدرێتەوە مستحقاتی خۆیان نەدرێتێ دڵنیایانەکەم ئەم جەولەیی کە پێی ئەڵەن جەولەی مفاوەزات و گفتوگۆ بە مردووی لە دایکە بێت چونکەم خەڵک ژیانی نەماوە هیلاکە لە هەموو ناحیەکانی خزمەت گوزاریەوە ئەمە بۆ چوونێک خەبەرەکە حیزب بۆ لە بیریان چۆتەوە لایەنە سیاسیەکان حیزب وەسیلە بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی خۆشیان وعدیاندا بوو لەوەتی دروست بوون بەڵام ئەمڕۆ حیزبەکان بۆ خۆ دەوڵەمەندکردن لەسەر قوتی هاوڵاتیان دەوڵەمەند بوون بەڕاستی من پرسیارێکیش لەو لە بەڕێزاکەم لە برادرانی پارتی یعنی بە چی یاسا و قانونێک موچەی فەرمانبەرانیان کەم کردوێتەوە یان بڕیویانە یان ئێستا بە ڕوبع موچەش نایەن بە خەڵک بە چی یاسایەک سەرۆکی هەرێم ئەڵێ من 2 ساڵ بۆم تازە بکرێتەوە 2 ساڵیان بۆ تازە کردەوە تەوەرەکە بێ سوپاس دەکەم بەڵێ زمنی تەوەرەکە بێ ئێمە تەوەرەکەی قۆناغی داهاتووەکەین باسی ئەوە ئەەکەین لێرە بە دواچی بکرێت لێرە بەدوا ئەگەر کێشەی هاوڵاتیان و خزمەت گوزاریە سەرەتایەکانی هاوڵاتیان ئاو کارەبان نەوت نییە خەڵک لە ماڵیابی سووتێنێ کارەبا 5 سەعات هەیە خەڵک موچەی نییە لەسەر شەقام یعنی هاتوۆتە سەر شەقام خەڵک یعنی بەڕاستی بێزارە لەوە بێتە لای یەکێک لەم دوو هاوڕێ خۆیان بزان کامیان من ئەمە سەرەتا بەوە دەستێ بکەم ئەم حیزبانە تا ئێستا نموزەجێکی زۆر ناشرین بوون هیچ بەرهەمێکیان نەبووە ئەگەر ئێستا اختیار بکرێ بۆ بەشەکانی تری کوردستان بڵێن حکوومەتێکی ئالەم جۆرەتانی وڵێن نەخێت ژێردەسەیمان زۆر باشتر لەوەی کە حکوومەتێکی لەم شکل و شێوەیە بێکە هەیە باش لە ڕاستیە لە حەڤەی شوباتی 2011 خەڵک داوای عەدالەتی کۆمەڵایەتیە کرد داوای سەروەری یاسایە کرد داوای شەفافیەتیە کرد ئێستا سەقفی داواکاریەکان هاتوۆتە سەر نەوت و غاز و کارەبا و ئەوە ئەرێ پێم بڵێن چیتان کرد بۆ کورد چیتان کرد بۆ ئەم میلەتە بەڕاستی یعنی میلەتیان برد بە قوڕە لەگەڵ ئەوەشە ئێستا ئەیانوێ کە شەڕی داعش نامێنێت و سەر لە نوێژیانێک کە بۆ ئەم میلەتە و بژانەوەیەک دروستە بێتەوە ئەیانوێ هەر خۆیان برا گەورە بن ئەیانوێ هەر خۆیان جارێکە لە کێکەکە بخۆنەوانێ هاتوون ئەوە تا ئەیانوێت لەسەر مێزی مفاوەزات دانیشتن پرسیارەکە چییە بە دیاریکراوی من ئەوەیە ئەم عقوبەی ئەم میلەتە ئەم خەڵکە لە هەموو ئەو جۆرە قەیرانانەی کە جەنابە باسی کرد لە پای چی بوو و ئێستا بۆ ئەچنۆ سەر مێزی دانوستان کە هیچتان پێ نییە ئێوە کاتتان نەما زەمەتان بەسەر چوو میلەت بە دایان ساڵ لە پێش ئێوەیە فەرمون چۆڵیکەن با خەڵکی ئاقڵتر و خەڵکی ڕۆشنبیرتر بێت بەڕێوەمان بەر زۆر سپاس دەکەم ئەم پیاوە بەڕێزە فەرموو سڵاو بۆ ژیانی پاش شەیدان من دەڵێم لەم هەرێمە شکۆ بۆ کەس نەماوە تەنها شەید نەبێ مایکەکە نزیکەیتەوە سپاس دەکەم من دەڵێم لەم هەرێمە شکۆ بۆ کەس نەماوە تەنها شەید نەبێ خەریکە ئەوەشەکەوێتە ژێر پرسیارەوە تاکو ئەوە ڕووی نەداوە عملەکە زۆر بەسیتە گەرمانەیە گەروە دەوایە حیزبەکان کۆ دەبنەوە و تۆزە تەنازول بۆ یەک بکەن ئەویش بەوەی کە ئەم بارودۆخە حاڵەتی تەواری دەوێت گەر ئەوەتان پێ ناکرێ فەرمو بەرزانی حکوومەت هەڵ بۆ شوێنەرەوە حکوومەتی لەو کەسانە دروست بکە کە کەسان لە دەروی حیزبەکان و من دڵنیام خەڵکی زۆر بەتواناترێ و سپاس دەکەم ئەو کاکەی ئەخیر ئەزێت نەبێ سپاسانەکەم ئەم کێشە و مشاکلێک ئێستا ڕوویاوە لە کوردستانە زیاتر بڵێن سەرۆکی هەرێمی کوردستان ئێساڵێ من تەنەزولەکەم لە پۆستەکەم ئەبێت بڵێن کێشەکە لە بینی گۆڕان و بزنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستانە کە جەنابی سەرۆگەڵێن بن ئێمە خوارە لە پۆستەکەم تەنەزۆمە بێت دکتۆر ویسپیش بێتە خوارەوە بێتەوە ناو خەڵک بەر لەبەر مەسلحەتی خەڵک پرسیارەکەم ئەوەیە کۆبوونەوە لە دوای کۆبوون و نەکەونە نەتیجە خەڵک چاوەڕوانی ئەوە ناکە ئەمان
تا سەر هەر کۆبوونەوەکەن و هیچ نەتیجەیەکی نەبێت دوای ئەوە خراپی لێکەوێتەوە مسپاسانەکەم یەک پرسیاری ترەتوانم وەرگرم وڵی مەجای وەڵام نابێت من لە خزمەتان بابێتە لایم کاکەیە من مەبەستم ئەوەیە کە پرسیار بکرێ وەڵامی بۆ وەرگرینەوە ئەجنا لە خزمەتانم سەرەتا من کوڕنووشە بم بۆ ژیانی پاشی شەیدان من حەزەکەم لەو بەڕێزانە کە ئێستا لێرا دانیشتون پێناسیەکی ئەم حکومڕانێن بۆ بکەن دیموکراسیە دیکتاتۆریە هەموو شتێک ڕێسا و یاسای خۆیە سەدام دیکتاتۆر بوو بەڵام تاریق عەزیز کوڕەکەی تاریق عەزیز 7 ساڵ حکمەیە بەڵام کەسێک ڕەماشێکی لایەک لێ ئاکوژرێت من زیندانی سیاسی وم براترێک لەگەڵ منە حکمی ئەعدام بوو لە ئەمە سەدام دیکتاتۆر بوو لە حکمی ئەعدامەکەیەوە کەسوکارەکەی واستەیان بۆ کرد مەرسومی جمهوری بۆ دەرچوو ئەم کەسە لە ئەعدام و دابەزی بۆ مؤەبەد ئەمنی ئەبوغرێب بە پارە کردیان مەرسومەکە بۆ من دەرچوو بوو کە ئەعدام کرێم من ئەعدام کرام ئەمیان خستە شوێن من کاتێ سەدام پێیسانی لە مدیری ئەمنی ئەبوغرێبەوە تا ئاخر واحد هەمووی حکم ما ئەمە سەدام بوو بەس قەزا حاد بوو قەزا ئەوە نەبوو کەس تەلاعوی پێ بکە من تا ئەترافم نەکردا هیچ هێزێک نەبوو بتوانێت تەلاعو بە مەسیری من بکە ئەمە کێشەکەیە پرسیارەکەم ئەوەیە بەس بەو بەڕێزانە ئەڵێم ئەم سیستەمەم بۆ پێناسەکەن ئەم حکومڕانێم بۆ پێناسەکەن بە پێناسەیەکی ئەکادیمی عەقڵانی دیکتاتۆرە دیموکراتە ئەگەر دیکتاتۆرە ئەبێ شتی خۆی هەبێ ئەگەر دیموکراتە بێ شتی خۆی هەبێ یەک پێناسەکەم بڕواتانە بێ 8 دقم ماوە 8 دقم ماوە بۆی قسە بکەن وەڵام بنەوە دەی زۆر بە کورتی بێت زۆر بە کورتی بێت تکایە إنما الأعمال بالنيات يعني ئەمە زۆر ئەم پێشنیارانەمان بیستوە و بینیمان و لە تەلەڤیزیۆن و لەولا بەڕاستی ینی بێزار بووین لەم پێشنیارەوەیە کەوتم ئینەمە لە ئەعمال بنیە ئەگەر تۆ نیەتت چاک بێت نێتی چاک بێت هەموو شتێ توانی بکەیت ئەلێگەر کابرایان نێتی چاک بێت خەڵکیش گوێی لێگرێ لەبەرەوەی ئێمە بەڕاستی زوو مامجلالمانە بینی لە کاتی شەڕی ناوخوا مامجلال لێرە زۆر جارە ڕۆژ بۆ سەرەی ڕەش بۆ لای کاک مەسعود زۆر هەبوو لە کادیران و خەڵکی کەشی یەکێتیش ڕخنیان لە مامجلالە کرد ئەیان و کاکەمە چی هەموو ڕۆژێ ڕۆ بە سەرەی ڕەش مامجلال قسێکی زۆر جوانیە بوو بەرامبەر بە کادیرەکانی خۆی ئەویت کاکە گیان خۆ من لەبەر خاتری بەزێکێتی نییە کە ڕۆ بە سەرەی ڕەش بەڕاستی مەسیری میلەتێک لە بەردەسی ئێمایە ئەم میلەتە تاکەی بکوژرە لە یەکێتیش و لە پارتیش بەیانی کابرایە پارتی خۆ ئەکوژێت ئەم میلەتە زەرەکان تەنازول بۆ یەکتر بن و بچنە پێشەوە لە یەکتر بەڵێ تەنازول بۆ بەڵام تەنازولەکە لەبێت لەکیەوە بێت لە ڕیسەکەەوە بێت کاکە ئێستا کاک مەسعود ئەتوانێت بەیانی خۆی ئەم وەزعەت چاکە بە یەک قسەی کاک مەسعود نەک ئێستا پێشتریش دەتوانی ئەم وەزعەت چاکە لەبەرەوە کاکە گیان یارمەتیم بە ئەخیر مداخەلە بەڵێ بەس یارمەتی باو کاکەی کۆتایی یەک دقیقە ینی بەڕاستی ئێمە میلەتی کوردمان بینیوە لە قازی محەممەدی لێ هات لە هەفتا لە کوردستانی ئێران کاتی وەڵامدانەوە نامێنێت قسەکانت بکە ئەو کاکەی با قسەکانی بکات گەرێوەش وەڵامێکی ینی کورت و پوخت و گشتی بۆ قسەکانیان کۆ بکەنەوە پیاوە دکتۆر یوسف ماوەکەی بەسەر نەچووە تا واز بێنێت ئەمە یەک ئەگەر پارتی و سەرۆشی حیزبەکەی ئەم دەست پێشخەریی کردووە سەرۆشی ماوە بەسەر چووە گەرەوێ بەڕاستی هاتۆتە پێشەوە با پێش هەموو شتێ خۆی استیقالەکە واز بێنێ لە پۆستەکەی هەموو کێشەکان حەلە پرسیارت چییە لە زمنی تەوە هەرەوەی ئەگەر مەسعود بەرزانی ڕاستەکە واز لە پۆستەکەی بێنێ فەرموو کاتم نەماوە نابێت ئازانی چی بۆ ئەوەی منیش لێرە نەعەدالەتی نەکەم لە ڕیزێکە پرسیارڕاستی کاکاراسوەلی یەکەم جنابیان فەرمی لە سەرەتای دەستپێکی دروستبوونی بزوتنەوەی گۆڕانە وەکو حیزبێکی مەدەنی بێچەک هەر لە سەرەتای خیتابیانەوە کاک نۆشیروان ئەڵێ قۆڵی لێ هەڵماڵن بکەو نەگەڕ ئەوەی پێتان نەکرێ بیکەن و لە سەرەتای دەستپێکی حکوومەتی بنکە فراوانە کاک نۆشیروان بە هەموو لایەنەکانی کوردستانی ڕاگەیان کە 4 ساڵی ئایندە 4 ساڵی سەقامگیری و ئاشتی و هێمنی ئەمە ئەم 4 ساڵەیە جەنابیان بتوانێت مناوەری سیاسی لەوە زیاتر مایکەکە وەرگرە قسەی خۆت بکە مایکەکە وەرگرە قسەی خۆت بکە کاتم نەماوە هاوڕێگیان آخر نابێت زۆر سپاسانەکەم
کاکە چیە لەسەر آخر من کاتم نامێنێ هاوڕێگیان آخر ئەزانی چی بەرنامەکە ئەسوڵی بەرنامەکە وایە پرسیاری تیا کراوە ئێوە بێ احترامی هاوڕێکانتان بگرن پرسیاریان کردو بۆی وەڵام بنەوە فەرموو کاکەم حیزبانە تا ئێستا لە بەرژەوەندی خۆیان قساکەن هەمویان نوێنەریان هەیە لە پەرلەمانە بەکەم و زیانەوە ئەگەر ڕازەکەن بۆ مەساڵحی میلەتەوە خۆڵ ناکەن چاوی قەیرانەکانەوە میلەت کوێر ناکەن بە هەموو جۆرێکیەوە هەل لە بێکاریەوە تاگاتە موچە و نەوت و غاز و کارەوە هەموو شتێک ئەوە ناکەن کاکە بابێنەوە دەست پەرلەمان سەرۆکی پەرلەمانیان با هەر نەبێ کاکە نوێنەریان هەیە باو کاکەژێک تۆ قسەی خۆی بکات تکایە لە بیدایەتی بەرنامەکە و دەستی بەکردوێتەوە پرسیارەکەم بۆ کاکاراسە هات ناسمامە تا خەلوینەوە کاکاراز لاوەڵە وتی بزوتنی گۆڕە قوربانێکی زۆری داوە قوربانەکەی چی بوو ئایا بزوتنەوەی گۆڕان تا بۆچی تا ئێستا سوورە لەسەرەوەی کە وێسە محەممەد نەگۆڕێت لە کاتێکە چەندین کەس لەناو بزوتنەوەی گۆڕاندا دەتواندرێ وەکو بەدیلی دکتۆر ویسم محەممەد بێتە سەرکاتی پەرلەمانەکەم کاکاراز فەرموو بە کورتی لەبەرەوەی نییە ئێمە من کاڵم قوربانیمان داوە کاک نازام ناوی بەڕێزت چیە با لە تۆ کاکە جومها مەسلەی قوربانیدانەوەیە پرۆسەی دەنگدان لە هەرێمی کوردستانە پرۆسەیەکە پێش دەستپێکردنی و لە کاتی پرۆسەکە و دوای پرۆسەکەش هەمووی تەزویری تایەوە ئێمە و ئێوە ژەزانینەوە بینەرانش ئەرمان بین ئێمە نەتیجەی انتخاباتمان هەمیشە قبول کردووە و تەزویری زۆریشمان لێکراوە سزا ژیراوین سزای سەیر و سەمەرە دراوین هێزێکین قوربانیمان بە هەموو ئەو شتانەی خۆمان داوە قبولمان کردووە لە 12 ئۆکتۆبەری ساڵی پارەوە پەرلەمان داخراوە وەزیرەکانی ئەمان ناردوێتەوە ئەمان توانی زۆر زیاتر بە پێی ئەو فعلە ڕەتفعلی ئێمە هەبێ ئاسایشی وڵاتەکە تێکچێ بەسدانمان بە خۆمان ناگرتووە قوربانیشمان داوە کەوتوینتە زەر فشارێکی ترە و نەشمان کردووە و ئیشێکی باشیشمان کردووە ئێمە بەلامانەوە گرنگە کوردستان وەک هەرێمێک تەجروبەیەکە لەم سەدەی 21ەکە بەقوەت بێت وە بەرەو ئایندەیەکی گەشتر و دروستبوونی دەوڵەتی کوردی بڕوە ئەمە پێویستی بەوەیە کورد یەک خێتاب بێ پەرلەمانی بەهێزیە بێ حکوومەتی بەهێزی هەبێ پەرلەمان لە حکوومەت پێچێتەوانەیە حکوومەت بەرامبەر بە ئەنجاوەزیرەکانی ئێمەین هیچ لایەنێکە تۆ دەنگدەری دیا هەر لایەنێکی ترا حکوومەتێ بێ هاوڵاتی لە چقی ئەو حکوومەتیا بێ لە زۆربەی قسەکانیان لە زۆربەی قسەی ئەم بەڕێزانەی لێرن تێبینی ئەوەم کرد بێمتمانەی یەکەیە بەرامبەر بەدانیشتن و کۆبوونەوە ئەگەر مەجالم بۆی وانە بێت دقەیەک زیاد و دقەیەکە مەسەلەی بێمتمانەی خەڵک بە حیزبەکان من پێم وایە بەشێکی وایە بەس بەشێکیشی بەڕاستی وانە چونکە خەڵکی کوردستان لە انتخاباتە بە نسبەتێکی زۆرە چێتە سەر سنووقەکانی دەنگدان و دەنگەدا بەو لایەنەی کە خۆی بڕوای پێێتی ڕەنگە لە انتخاباتی داهاتوە تۆڵەی خۆی بسەنێتەوە لەو لایەنەی کە پێی وابێ دەنگێداوەنجا ئێمە بین هەرج لایەنێکی تر بێت مەوزوعێکی تر بەڕاستی کە ئەو بەسەلەی بێمتمانەیە یاخود جۆرێک لەو فۆنچارەسەرەکەیە من دێمە سەر ئەوە دەسەڵاتی چوارەم لە کوردستانە کە میدیایە کە بەڕێستانن دەسەڵاتی چوارەم بە هەموو لایەکەوانەیە غەوغایەکی دروست کردووە فەوزا و لێکتێکگەیشتێکی سەیری دروست کردووە لە سەرۆکی حیزبەوە لە سەرۆکی فراکسیۆنەوە لە ئەندامی مەکتەبی سیاسیەوە لە خەڵکی نوخبەیی فڵان و فیسارەوە یەت نامەسئولانە نابەرپرسیارانە قسەی سەیر و سەمەراکات لە علامە قساکە ئەیروژێنێ زۆر پاڵەوانی سەیر و سەمەرە لە مێدیاکانە دروست بووە قساکە خطابێکی عقلانی میدیاش بە پرسانەتر مامەڵەت کابەوەی حزبەکان و سەرکردەکانیان هادێتر بنەوە بگەن بەڕێکەوتن تۆ سەرۆکی فراکسیۆن ئەندام پەرلەمان ئەمە کرێت لە پێگەکەی خۆیەوە مەسئولانە قسە بکە ئەم فەوزایە کارێکی دروست کردووە باشەگەرم حیزبانە متمانەی خەڵکی پێ نەبێ ئێستش زۆربەی زۆری خەڵکی کوردستان کاکارە زۆر بە کورتی پێم بڵێ مەبەستەوەی هەندێک کارکتەری سیاسی و حزبی هەن کەمای کە بینن کۆمەڵی قساکن کە نابێ بکرێت کێشەی لێکەوێتەوە ئەندام تۆ پێشکەشکاری بەرنامەی لە تۆ زیاتر دەرەکەوێت هەموو شوی لەسەر تەلەڤیزۆنە زۆر قسەی سەیر و سەمەراکە خۆی فۆزاکەەوە دروستی کردو وەڵام منیش بە کورتی ئاڵێم لە هەموو هێزولانە سیاسەکانە ڕێژەیەکی زۆر کەمە بەڵام ئەمام نەبوونەتە پاڵەوانی میدیایی و پاڵەوانەتەکەشیان خۆی لەوەدا دەبینێتەوە کە زمانی زبر بەکاربێنن و هەندێک دەستەواژە بەکاربێنن کە لەگەڵ ڕەوشی کورداواری وەکو حەزب
وەکو حزب ینی هەر سێلاتان بۆ کاریکەمیان نەڕۆن ئەمە لە ئەنجامی ئەوەیە کە کەساتیە خاوەن ئەزمونە بڕیار بەدەستەکانی هێز و لایەنە سیاسیەکان بێدەنگن کاتی ئەوە هاتووە ئەمانە بێنە ساحە بێدەنگن یاسەری تەلەڤیزیۆن ناکەن بۆ یاگەیان لێنێ ناز بێدەنگ من ئەوەی کە بین بێدەنگن وات من نایبینم لە شاشە دەرناکەون پەیامیان نییە کاوە نەبێ فەراغێک دروستە بێ میدیاش ڕوو دەکاتە ئەمانە و میدیاش هەیە خۆی بازاری خۆی بەوە گەرمەکە بەداخەوە هەندێک میدیاکاری شەیە یعنی سیناریو دروستەکە من زۆر جار ینی بینیمە سیناریو دروستەکە بۆی بازاری خۆی پێگەرم بکە لەسەر حسابی کێ لەسەر حسابی ئەم گەلە کە ئەمەوا لە هەتوان بێمتمانەی کە دروست بووە بێمتمانەی بۆ دروست بووە هەر لایەنێک ئەوی تر ناشرینەکە کەوا بێ هەموو لایەنەکان ناشرین ئەبن و تا ڕادەیەکی خەڵکیشدا بەش بۆ بەسەر هەست ناکەنەوە ینی لەم مەسلەیە نەک تۆمەتبار میدیا تاوانبارەکەن بەڵام قسە لەسەر ئەوەیە کە ئێوە خۆتانن ڕێک ناکەون یعنی میدیا چی بکات ئەکرێ ئێوە ڕێککەون و میدیا لە خۆی بڵێ وڵا ڕێک نەکەوت ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەو کەساتیانە ئەوەی کە ینی ئەم بێ هیوایەی لەم ئەمە نمونەیەکی کۆمەلگەیە ئەم بێ هیوایە چۆن چارەسەرەکەن بۆ ئەوەی لە بەرنمەیەکی داهاتوە سێمانی تر بڵێن ئەشهدو ئەم دانیشتیان وەکو دانیشتەکانی ڕابردویان نەبوو کەی کەسە یەکەمەکان چکە من توێژینەکەم لەسەر دانوستان بوو نوێنەری 5 لایەنی سیاسی مەرگرت و هەر پێنجیان تاکید دەکەنەوە لەسەر ئەوەی کە ئەبێ کەسە یەکەمەکان بێن کەی هەر 5 لایەن قایل بوون بەوەی کەسە یەکەمەکان ئامادە من لەسەر مێژ دانوستان ئەو کاتە جدیەتی ئەو لایەنە دەرێکەوێت ببوورە زۆر بە کورتی ڕێی هەفتا کادری ئەم لایەنە شومەرگرتووە تەنانەتی پارتی دیموکراتی کوردستان لە سەدا 90 ئەوە داوای ئەوە دەکات یەکێتی 91 گۆڕان 91 کەمترینیان یەکگرتووە ئەوانیش 78 لەگەڵ ئەوە دەڵێن ئەبێ کەسە یەکەمەکان بێن بۆ چونکە بڕیار لای ئەوانەیە ئەمەی کە شکستی هێنا لە پرسی کێشەی سەرۆکاتی هەرێم ئەوە بوو کە تیمەکان لەسەر ئاستی باڵا نەبوو ئەمە پێویستی بەما بێ لە داهاتوە سوودی لێ ئاستی باڵا کاک یادگەر بۆ تیمەکان نەگەڕێنەوە بۆ سەرەوەی خۆیان بەبێ یارمەتی میدیا بوو بەرە زۆر بەکەمی بەبێ پشتگیری میدیا بەبێ ئەو بەرپرسیاتە لە سەرشانی میدیا مەحاڵە هیچ دانوستانێک لە هەرێمی کوردستانە سەر بگرێت سپاس من یەکەم جار وەڵامی ئەم برا بەڕێزەیە دەمەوە چونکە زیندانی سیاسی بێمە قەزاری ئەوانین بەڕاستی سەبارەت بەوەی کە پێناسەیەک بۆم حکومەتە بکەین چی سیستەمێکە دیکتاتۆریان دیموکراتیە بەڕاستی ئەمە حکومەتێکی دیکتاتۆری نییە چونکە ڕێگەزەکانی دیکتاتۆریتیانی ڕێگەزەکان بەڵام ئەوە جەناب بزانی و ڕای گشتیش بزانانی عفوکەی کاک با وەڵام بەمەوە ئێمە لە دەروی مێژوو گیرمان خواردووە تا دەوڵەتمان نەبێ ناچینە ناو مێژووە تا دەوڵەتشمان نەبێ ناتوین پێناسەی فەلسفەیەکی سیاسی بۆ سیستەمی سیاسی بکەین چونکە هەر ڕۆژە لەژێر خەتەرێکان لەلایەک و دەمان قوسێن ئەو وەڵامی جەناب بۆیە حەزم دەنگ و یەک ڕەنگیش نەبن نابن وەڵامی ئەو برەبرادش کە بۆچی پارتی موچەی بڕیوە یاخود پاشەکە و دەکایە نیوە موچێدا وڵای دڵنیاتەکەم ئەمە بیرۆکەی پارتی نەبوو بیرۆکەی حیزبی تر بوو پارتی تاییدی بیرۆکەکەی کرد ئەگەر لەو شەوانە گوێ لە عەبدولستار مەجید بێ ئەڵێ هەمومان وەزیری هەموو لایەنەکان و کاتێش لە هەموو لایەنەکان لێ بوون پشگیریان بۆ چوونەمان کردەوە بیرۆکەمان کردو باش ئەوە ئەو فەرسایە کە دروست کراوە کە پارتی بەوە تاوانبارەکە لەزمانەکە بێت وەڵامەکانیش کاک وەڵامی ئەوانە دەم پرسیارێکراوە لە دەرەوەی تەوەرەکەی ئەزانم پارتی موچەکەی بڕیوە پاشەکە دەگەڵ ئەمە بیرۆکەی ئەمە نەبووە تاییدی بیرۆکەمان کردو سەبارەت بە ئەو وەزعیش هاتووەتە ئاراوە ئەو برادەرە من حەزەکەم جەناب گەنجی پرسیاری خۆتی هەبێ مادەم ئێوە پێتان وایە حیزبانی ژناگان بێت تۆ پرسیاری خۆت هەبێ پرسیارێکی کۆن نەکەی بە زمانێکی ئەو میدیایی کە هەمان ئاماژەی پێدەین مەسعود بەرزانی با بڕە پۆستەکەی جێ بەڵە بڕە ئەمە شتێکی گەمە نییە ئێمە لە دۆخێکی شەڕاژین ئەم پیاوانە زان و خۆتان نەزان ئیدارەدانی ئەم سیراعای ئەم وەزعە ئاسان نەبوو لە شەڕی داعش لە بیری نەچێت گاز قاز گەمەی بازی پێ ناکرێت لەم سەردەما لەم سەر ببورە تۆ بە قسەکەم تاواکەم باقسەکانی باقسەکانی بکە باقسەکەم ببورە کاک ببورە با قسەکەی خۆم تاو کاک ئێمە لە سەردەمێکین بەیانی هەر ڕوودای ڕووبا تۆ زەرەکەی احتیمالە بەرپرسیە پەساپۆرتێکی پەسا بدا بابە بۆ نایانێ دەبابە بۆ نانێ جا تو هەر بۆ زمانە قسە بکەی شەڵال و دۆخاژ کاکفارت دوا قسەمەوەیە ئێمە تا لەسەر ئەم تاوانبارکردنی یەکتریە تومەتبارکردنی یەکتریە قسە بکەین نەتیجەکەی ئەوەیە کە وەرێگرین ئێمە کاتێک ببوورە ئەڵێ سەرکردەی حیزبەکان پێکەوە نەبوون کاکە ئەو کاتەی مام جەلال کاکمەکەتەوە بوون ڕاتانەی قۆناغی باشە بەڵێ زۆر سوپاسانەکەم من داوای لێبوردنەکەم لەبەر خاتری ئەوان ئێوە کارتان کەمتر بوو بەڵێ
بەڵێ زۆر سوپاسانەکەم بڕاتانە بێ کاتی بەرنامەکەم لاشیاوە سپاس بۆ کاک ئاراسوەلی سپاس بۆ کاک لەتیف نێروەی سپاس بۆ کاک فارز نەوڕۆڵی سپاسی تەواوی و میواناناکەم من داوای لێبوردنتان لێ یەکەم کە کاتەکاری هێندا و کار بوو بڕواتە بێ کاتی من نەماوە بینەرانی یازی سوپاس بۆ وای کرێست کە هاوکاری کردین بۆ ئەم بەرنمەیە بەڕاستەوخۆ پێشکەش بکرین ڕێزی یادگارفایق و تەواوی ستافەکە لە شاری سلێمانی و شاری هەولێر قبول بکەن تا بەرنمەیەکی تر بەخواتان ئەسپێرم و ماڵتانە میشاوەدان.